ناڕزایەتی بەربڵاو سەرتاسەری لە ئەمریکا لە دژی سیاسەتەکانی دەوڵەتی ترامپ. ئەم ڕۆژانە ملیۆنان کەس لە خەڵکی ئەمریکا لە سەرتاسەری ئەو وڵاتە بە دروشمی نابۆ پاشا ڕژانە سەر شەقامەکان لە دژی ئەو ڕەوتەی کە پێی دەوترێت ڕەوتی بەرەو تۆتالیتاریزم. زیاتر لە 2600 کۆبوونەوەی ناڕزایەتی لە هەر 50 ویلایەتی ئەمریکا بەڕێوە چووە. ئەم بزوتنەوەیە لە شارە گەورەکانی نیویۆرک و شیکاگۆوە تا گوند و ئاوایە بچووکەکانی گرتووەتەوە. ئەم بزوتنەوەیە لەلایەن هاوپەیمانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و یەکێتیە کرێکاری و گروپە پێشکەوتن خوازەکانەوە ڕێبەری دەکرێت. ئەوەی لەم ڕۆژانەدا لە ئەمریکا ڕوودات سێهەم شەپۆلی گەورەی دژایەتیکردنی سیاسەتەکانی دۆناڵد ترامپە لە دوای گەڕانەوەی بۆ کۆشکی سپی. مێژووی ئەمریکا پڕە لەو ساتانەی کە جەماوەر لە دژی چڕبوونەوەی دەسەڵات و نادات پەروەری وەستاونەتەوە. شۆڕشی ئەمریکا لە سەدەی 18هەمدا یەکەم و گرنگترین نمونەی بەرەنگاربوونەوەی حکومڕانی ڕەهابوو. شۆڕشێک کە لەسەر بنەمای جەختکردنەوە لەسەر مافە سروشتیەکانی هاوڵاتیان پێکاتبوو. لە سەدەی 20دا بزوتنەوەی مافە مەدەنیەکانی ساڵەکانی 1950 و 1960 نیشانیدا کە چۆن کردەیەکی مەدەنی ئاشتیانە و یەکگرتوانە دەتوانێت پێکهاتە یاسایی و دامەزراوە ڕیشەدارەکانی هەڵاواردن بگۆڕێت. ڕێبەری مارتین لۆتێر کینگ و استراتیژی خۆڕاگری ناتوند و تیژی ناوبراو گەلێک وانەی بە نرخی سەبارەت بەهێزی ناڕزایەتی ڕێکخراو لە خۆی بەجێهێشتووە. بزوتنەوەی داگیرکردنی واڵستریت لە ساڵی 2011دا کاردانەوەیەکی ڕاستەوخۆ بوو لە بەرامبەر چڕبوونەوەی سامان و کاریگەری کۆمپانیا داراییە زەبەلەحەکان لە سیاسەتدا. هەرچەندە بزوتنەوەکە نەیتوانی گۆڕانکاری پێکهاتەی دڵخواز بەدەست بهێنێت، بەڵام گوتاری 1% لە بەرامبەر 99% هێنایە ناو فەزای گشتی ئەمریکاوە. گوتارێکی هاوبەش کە ئەمڕۆ لە بزوتنەوەی نابۆ دەسەڵاتی پاشایەتیدا ڕەنگ دەداتەوە. بزوتنەوەی نابۆ دەسەڵاتی پاشایەتی یەکێکە لە شەپۆ لە ناڕزایەتیە بەربڵاوەکان لە مێژووی هاوچەرخی ئەمریکادا. ئەم بزوتنەوەیە گزارش لە تووڕەیی و ناڕزایەتی قوڵی ملیۆنان هاوڵاتی ئەمریکا دەکات لە دژی چڕبوونەوەی لە ڕادەبەدەری دەسەڵات و پێشێلکرانی دەستکەوتە دێمۆکراتیکەکانی ئەو کۆمەلگایە لە سەردەمی سەرۆک کۆماری ترامدا. ڕیشەی ئەم شەپۆ لە ناڕزایەتیە دەبێت لە چەند فاکتەرێکی پێکهاتەییدا بەدی بکرێت. یەکەم، پەرەسەندنی نایەکسانی ئابووری کە کەلێنی نێوان چینە دەوڵەمەندەکان و چین و توێژە کرێکاری و چینی مامناوەندی گەیاندووەتە بەرینترین ئاستی مێژووی خۆی. دووهەم، قەیرانی متمانەی گشتی بەدامەزراوە سیاسی و میدیایی و دادوەریەکان کە لە چەندین ڕاپرسیدا ڕنگدانەوەی هەبووە. سێهەم، هەستکردن بە بێبەشی سیاسی بەربڵاو، هەستێکی کە لە ناخی زۆرێک لە چین و توێژەکانی جەماوەری ئەو وڵاتەدا چەکەرەی کردووە و لەسەر باوەڕن کە دەنگیان لە پرۆسەی بڕیاردانی ئەم وڵاتەدا نابیسرێت. قەیرانی داخرانی دەوڵەتی فێدراڵی بۆ ماوەی 18 ڕۆژ، سیاسەتی توند ئاژۆی دژە کۆچبەری، گوشار لەسەر میدیا سەربەخۆکان، برینی بودجەی دامەزراوە پەروەردەیی و توێژینەوەکان و هەوڵدان بۆ فراوانکردنی دەسەڵاتی جێبەجێکردن بەسەر دامەزراوە دادوەری و یاسایی دانانەکان بە بیانووی جۆرا و جۆر لە زمرەی بنەمای سەرهەڵدانی بزوتنەوەی نابۆ دەسەڵاتی پاشایەتین لە ئەمریکا. بزوتنەوەی نابۆ دەسەڵاتی پاشایەتی هەڵگری چەند تایبەتمەندیەکی دیاری کراوە. یەکەم، بریتیە لە هاوکاتبوون و هەماهەنگی بەربڵاو کە نیشانەی بەکارهێنانی وشیارانەی تەکنۆلۆژیای پەیوەندی و تۆڕە کۆمەڵایەتیەکانە. دووهەم، فرەڕەنگی پێکهاتەیی کۆمەڵایەتی بەشداربووان کە هەر لە خوێندکاران و مامۆستایانەوە بگرە تا کرێکاران و فەرمانبەرانی حکوومەتی تێیدا بەشدارن. ئەم بزوتنەوەیە بەربڵاوە لە بزوتنەوەیەکی حیزبی و کۆمەڵێک لە هەڵسوراوانی مەدەنی و خوێندکاران و مامۆستایان و فەرمانبەرانی بەشی خزمەتگوزاری گشتی و کرێکاران و هەروەها گروپەکانی مافی مەدەنی لە ئاستێکی جەماوەری لە خۆ گرتووە. خۆپشاندان و ڕێپێوانی هێمنانە، کۆبوونەوەی سەرشەقامەکان، کۆڕ و کۆمەڵی گشتی و پێکهێنانی گروپگەلێکی تایبەت بۆ ئاگادارکردنەوە لە بانگەشەی بەشداریکردنی مەدەنی، بڵاوکردنەوەی بەیانیە، ڤیدیۆ و بابەتی شیکاری سەبارەت بە مەترسیەکانی چڕبوونەوەی دەسەڵات و گرنگی دامەزراوە بەرپرسیارەکان لە سیستەمی سیاسی ئەو وڵاتەدا، ڕێخستنی کۆڕ و کۆبوونەوەی پەروەردەیی لەوانە فۆرمە جیاوازەکانی دەرکەوتنی ئەم بزوتنەوە نوێیە بەربڵاو و بەهێزە لە ئەمریکادا پێک دەهێنێت. ناڕزایەتی نابۆ دەسەڵاتی پاشایەتی لە سەرتاسەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەک هەر کاردانەوەیەکی ڕەمزی بەرامبەر بە چڕبوونەوەی دەسەڵات، بەڵکو نیشانەیەکە
لە پێویستی قوڵی کۆمەلگا بۆ بەرگریکردن لە دەستکەوتەکانی کە بە یەکڕێزی و خەباتی کرێکاران و توێژە بێبەشەکانی کۆمەلگەی ئامریکا لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا بەدەست هاتوون. سەرکەوتنی ئەم بزوتنەوەیە پەیوەستە بە توانایی گۆڕینی وزەی ناڕەزایەتی بۆ بەرنامە و ڕفۆرمێکی پێکهاتەیی کە بتوانێت هاوسەنگی هێز بگەڕێنێتەوە و نفوز و کاریگەری ناڕەوای پوڵ و لابیگەری سنووردار بکات و داهاتوێکی دموکراتیکتر و بەرپرسیارانەتر بۆ سەرجەم هاوڵاتیانی ئەو وڵاتە دەستەبەر بکات.